پارتیمان هەڵبژارت و بژی پارتی و بژی بارزانانی ئێمە وەکو بەرپرسی خەبات و دەوروبەری خەبات و هەولێر و کە پێشتر لە چەندین ساڵێک پێش ئێستا لەناوەنەوەی بووینەوە ئیشمان لەناوەنەوەی بووە بە هاوکاری چەندین گەنج و جاحێری ینی بری ڕێکوپێک ئەوڕۆ بڕیارماندا کە بگەڕێینەوە بوو ناو لیستی پارتی دموکراتی کوردستان ڕێگای پارتی و بارزانی تاکە ڕێگایە چارەسەری بوو گشت خەڵکی کوردستان بێنێتن ئێمە پێشەکی بە دڵ و بەجیان لەگەڵ هەر حیزبێک بێت کە بۆی بڕۆین بەرەو چه حیزبێکە بڕۆین بە دڵ و بەجیان ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک بەڵام کە ئێستا وەک دەبینین ئەو شتانەی کە پارتی دەکات ئەو پێشکەوتنە ئەو خزمەتەی پارتی دەکات هیچ لیستێک هیچ حیزبێک باوەڕ ناکەم ئەو شتانەی پێ بگرێتن بووە ئێمەش دووبارە پارتیمان هەڵبژارت و بژی پارتی و بژی بارزانانی